ژینگەی مرۆڤ بارمتەی نظامی سەرمایەداری. ئەمڕۆ یەکشەممە 5 ژوئان بەرابەر لەگەڵ 15 مانگی جۆزەردان بە پێی ڕۆژژمێری ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان ڕۆژی جیهانی پاراستنی ژینگەیە. ئەم ڕۆژە لە ساڵی 1972 لەلایەن کۆبوونەوەی گشتی ئەم ڕێکخراوە پەسەندکرا تا هاندەری پاراستنی ژینگە بێت. لا بەڵگەکانی ئەم ڕێکخراوەدا نووسراوە کە 100 دەوڵەت ئەم مافەیان قبول کردووە کە کۆمەڵگا و مرۆڤ پێویستە لە ژینگەیەکی سالم بەهرەمەند بن. ئایا ئەم مافە وەدی هاتووە یان وەکو زۆرێک لە مافە کۆمەڵایەتی و مرۆیەکانی دیکە لە دنیای بورژواییدا پێشێل کراوە؟ ئایا ئەم پێشێلکرانە بەرینە هەروە درێژەی هەیە یان ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان توانیوێتی بەری پێبگرێت؟ ڕاستیەکان چیمان پێدەڵێن؟ دایکی ئێمە زەوی کە بە پێی دوایین داتا زانستیەکان تەنیا پەناگای قابلی ژیانی مرۆڤە لە ناو گشت کائیناتدا تووشی قەیرانێکی بێوێنە بووە. چوونە سەرەوەی پلەی گەرمای زەوی بۆتە هۆی گەرمبوونی هەوا و بە هەڵمبوونی ئاوەکان. یەکێک لە دواهاتەکانی ئەم دیاردەیەش خوڵقانی ویشکە ساڵی خۆفناکە بە تایبەت لە ناوچە ویشک و نیوە ویشکەکان. لەوەها بارودۆخێکدا ژینگەی سالم و بەرهەمهێنانی بژێوی سروشتی بۆ زۆربەی دانیشتوانی سەرگۆی زەوی ڕۆژ بە ڕۆژ دەژوارتر دەبێتەوە. چوونە سەرەوەی پلەکانی گەرما دەبێتە هۆی تواننەوەی سەهۆڵە مەزنەکانی جەمسەری زەوی کە ئەوەش دیسان بێجگە لە برنەسەرەوەی ئاستی ئاوی دەریا و ئۆقیانوسەکان دەبێتە هۆی گەرمتربوونی زەوی. ئاوەکان واتە مایەی ژیانی مرۆڤ و ئاژەڵ و گیا بە خاتری پاشماوەی ناوەندە سەنعەتیەکان و زبڵەکان یەکجار پیس بوون. ئەم پیسبوونە بە تایبەت لەگەڵ تێکردنی کێوی پلاستیک لە ناو دەریا و ئۆقیانوسەکان ژیانی ملیاردها بوونەوەری دەریای خستۆتە مەترسیەوە و بارودۆخی لە ناوچوونی بەشێکی زۆریانی خوڵقاندووە. بە پێی لێکۆڵینەوەیەک کە لە نێوەڕاستەکانی مانگی مەی 2021دا بڵاو کراوەتەوە، 20 کۆمپانی نیوەی زبڵە پلاستیکە یەکبار مەسرەفەکان بەرهەم دێنن کە ڕەوانەی دەریا و ئۆقیانوسەکان دەکرێن. پاراستنی ئۆقیانوسەکان و بەردە مەرجانیەکان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ گۆڕانی کەش و هەوا، دابینکردنی ماددەی خۆراکی و پێشگیری لە نەناوچوونی فەرەچەشنی ژینگەیی یەکجار گرینگە. بەڵام کردەوەی سیستمی دەسەڵاتدار بەسەر جیهان بە پێچەوانەوەیە. گەرمبوونی زەوی و کەمبوونی باران و لەناوبردنی دارستانەکان بۆتە هۆی وشکبوونی چۆما و تاڵا و دەریاچەکان. لەناوبردنی دارستانەکان هەروەها خوڵقانی بیابانە بەرینەکانیشی لێکەوتوتەوە. دارستانەکانی ئامازۆن کە گەورەترین دارستانەکانی بارانی جیهانن و بەستیەکانی زەوی ناوبانگیان دەرکردووە، بە خاتری سیاسەتی دەوڵەتی پارێزەری سەرمایە لە برەزیل و ئاگرکەوتنەوەی بە ئانقەست و بڕینی دارەکان لە ئاستی بەریندا ڕۆژ بە ڕۆژ لێیان کەم دەبێتەوە. دەرهێنانی لە ڕاددەبەدەری ماددە مەعدەنیەکان لەلایەن کۆمپانیاکانەوە، بەرهەمهێنانی بەرین و داسەپاندنی بەکارهێنانی ناپێویست بەسەر دانیشتوانی بەشێک لە جۆگرافیای جیهان و فڕێدانی کێوێک لەو کاڵانەی کە ساڵانێکی تریش بەکاردێن و بەکەڵکن لەگەڵ گشت ئەو فاکتەرانەی کە باسییان لێکرا کارەساتی ژینگەیان لە ئاستی جیهاندا پەرە پێداوە. ئەم بابەتە نەتەنیا ژیانی مرۆڤ بەڵکو ژیانی ملیاردها بوونەوەری دیکەشی خستۆتە مەترسیەوە. ئەوانەی کە توانای مانەوەیان نەبووە لە ناوچوون و باقیەکەشیان بەرەو ڕووی گەلێک کێشەی ژینگەیی بوونەتەوە. لێکۆڵینەوەکانی چەند ساڵی ڕابردوو نیشانیان داوە کە گوشاری لە ڕاددەبەدەری سەرژینگە میکرۆ ئۆرگانیسمەکانی لەگەڵ مەترسی لە ناوچوون بەرەو ڕوو کردوێتەوە. ئەوانیش بۆ درێژەی ژیانیان دەستان کردووە بە گۆڕان و لە ئاستێکی بەریندا هێرشیان کردوێتە سەر مرۆڤ کە ڤیرۆسی کۆڕۆنا دوایین نمونەیەتی. هۆکاری سەرەکی ئەم بارودۆخە خاوەنانی کۆمپانیا زەبەلاحەکان، دەوڵەتانی خزمەتکاریان، شەڕەنگێزان و ئەرتەشەکانی جیهانن. هەر بۆیە هەموو ڕێکەوتنەکانی وەک ڕێکەوتنی پاریس کە لەلایەن دەوڵەتە بورژواییەکانەوە واژۆ کراوە و بەڵێنی هێنانە خوارەی گازە گوڵخانەیەکان و گەرمبوونی جیهانیان داوە،
لەژێر پێی کێبڕکێ زاتی سەرمایەدا لەت دەبن و وەلا دەندرێن. ڕاستە تند ئاژۆکانی وەک کۆماری ئیسلامیش لە زومرەی هۆکارە سەرەکیەکانی لە ناوبردنی ژینگەن. کارەساتی ژینگە لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بابەتێکی بەناوبانگە. پرۆژەی ڕژیم بۆ خۆتکەفایی کەشاوەرزی ئاکامی مەترسیدار و قەرەبوونەکراوەی بۆ ئاوەکانی ئێران لێکەوتۆتەوە. کشت و کاڵ و بە شێوەی نازانستی بۆتە هۆی ئەوەی کە بە شێوەی مامناوەند ئاستی ئاوەکانی ژێر عەرز 10 میتر بڕۆنە خوارتر و زۆربەی دەریاچەکانی ئێران یان وشک بن و یان بەرەو وشک بوون بچن. بارودۆخی دڵتەزێنی دەریاچەی ورمێ کە لەژێر کاریگەری سیاسەتی نازانستیانەی بەندا و دروستکردنی سوپای پاسداراندا بەرەو لە ناوچوون دەڕوات، لا نمونونەکانی وشکردنی ئاوەکانە لەلایەن کۆماری ئیسلامیەوە. کارناسان نووسیویانە کە لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا 90% ژینگەی ئێران لە ناو چووە، بەرینایی دارستانەکان نیوە بووە. ئێران گەیشتۆتە پلەی یەکەمی لە ناوبردنی خاک لە ئاستی جیهاندا و ساڵانە 2 ملیار تۆن لە خاکەکەی لەدەستەدات. لە ناوچوونی خاک دەبێتە هۆی پەرەسەندنی بیابانەکان و هەر بۆیە ئێران پلەی یەکەمی بیابانزایی پێدراوە لە ئاستی جیهاندا و لە هەر دەقیقەیەکدا 30 میتری چوارگۆژ لە خاکی ئێران دەبێتە بیابان. لە نیوەی دەشتەکاندا بارودۆخەکە تا ڕادەیەک قەیراناویە کە بەکردەوە کشت و کاڵ تیاندا قەدەغە کراوە و هەڵبەت پێویستە بەم ئامارە ڕێژەی لە ڕادەبەدەری پیسبوونی ئاو، خاک و هەواش زیاد بکەین. زۆریەک لە چالاکانی ژینگە پارێز هەوڵیان داوە تا لە شێوازی هەڵەی ئاوداشتن و لە ناوبردنی دارستانەکان لە ئێران ڕێگری بکەن. بەڵام کاردانەوەی ڕژیمی ئیسلامی دەست بە سەرکردن و تەنانەت کوشتنی ئەوان بووە. سوپای پاسداران کاوس سەید ئیمامی و گروپەکەی کە لە ڕێگەی لێکۆڵینەوەکانیانەوە مەترسیە ژینگەییەکان نیشان دەدا، دەست بەسەر کرد و کاوس سەید ئیمامی لەژێر ئەشکەنجەدا کوشت تا گەڵاڵە نیزامی و دژەمرۆیی و کاولکارەکانی ژینگەیان لێ لە قاو نەدرێ. ئەم هێزە دژەمرۆیە کەسانێکی وەک شەریف باجوەر، محەممەد پەژوهی، ڕەحمەت حەکیمینیا و ئومید کۆهنەپوشی بە ئانقەز لە ناو دڵی ئاگردا ڕەها کرد تا هێزە ژینگە پارێزەکان لە ناوچەیەکی هەستیاری وەک مەریوان دەست نەدەنە ڕێخستن. بەڵام ڕژیم سەرەڕای هەموو کردەوەیەکی ڕەندانە دژ بە چالاکانی ژینگە پارێز لەو مەیدانەدا شکستی خواردووە. ئەمڕۆ بزوتنەوەی دیفاع لە ژینگە ئەو هێزە سکولارانەی تێدایە کە سیاسەتەکانی دژە ژینگەی ڕژیم دەبەنە ژێر پرسیارەوە. چالاکانی ژینگە پارێزی ئێران بەشێک لەو بزوتنەوە مەزنە و هێزی خەباتکاری پاراستنی ژینگەن لە ئاستی جیهاندا. لەناو ئەم هێزەدا هەزاران چالاکی تازەلا و لاوی وەک گرێتا تۆنبێرگ کە بە تازایی بۆتە 18 ساڵ دەبیندرێ. سۆسیالیستەکان لەم بزوتنەوەدا ڕۆڵێکی بەرچاویان هەیە. ئەوان خوازیاری کەڵک وەرگرتن لە سەنعەتی سەوز لە جیات سەنعەتی ئێستا و ڕاگررتنی بەکارهێنانی سوتەمەنیەکانی وەک نەوت و گاز و بەردی خەڵوزن. کەلامی کۆتایی ئەوەی کە سۆسیالیستەکان بۆ چارەسەرکردنی کێشەی ژینگە خوازیاری گۆڕینی پەیوەندی نێوان مرۆڤ و ژینگەن بە جۆرێک کە لەو حاڵەتە دژمنانەی ئێستا بێتە دەر و ببێتە پەیوەندیەکی دۆستانە. بێگومان ئەوەش وەدی نایە مەگەر ئەوەی کە نیزامێکی سۆسیالیستی دابمەزرێت کە تێیدا قازانجپەرستی سەرمایەداران هاندەری بەرهەمهێنان نەبێت.